سڵاوتان لەبێ. پاشەوەی شەوی ڕابردوو لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا لە شەقامی توی مەلیکی شاری سلێمانی بوو بەتەقە ژنێکی تەمەن 50 ساڵ بریندار بوو. دواتر لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی گیانی لەدەستدا. کاتژمێردەی شەوی ڕابردوو لە کاتی بانگەشەی هەڵبژاردنی لایەنەکاندا لە شەقامی توی مەلیک لە شاری سلێمانی بوو بەتەقە بەوەیەوە فیشەکێک بەرسەری ژنێکی تەمەن 50 ساڵ کەوتو بریندار بوو. دواتر ڕەوانی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کرا. سەرچاوەیەک لە نەخۆشخانەوە بێنافتی ڕاگەیاند کاتژمێر 1:30 خولەکی بەرەبیانی ئەمڕۆ بۆی سەختی برینەکەیەوە ژنەکە گیانی لەدەستدا. حکوومەت یاریمی کوردستان ڕەتی دەکاتەوە 100,000 دیناری پارەی مانگانەی خانەنشینان یاریمی نەدابێ و دەشڵێت ڕاگەیاندنەکانی سەر بە بزوتنەوەی گۆڕان چاوەشەکارن. بە پێڕوونکردنەوەیە کە لە سایتی فەرمی خۆیدا بڵاوی کردوێتەوە حکوومەت یاریم ڕاگەیاندووە ڕاگەیاندنەکانی سەر بە بزوتنەوەی گۆڕان هەواڵێکی ناڕاست وەڵبەستراویان بڵاو کردوێتەوە گوایە حکوومەت یاریم 100,000 دیناری مینحەی خانەنشینی یاریمی نەداوە. بەڵام ئەم هەواڵە دوورە لە ڕاستیەوە و هیچ پارێک لە حکوومەتی عێراقەوە نەدراوە بارێم بە مەبەستی خەرجکردنی وەکو مینحەی مانگانە بۆ خانەنشینان. مەسرور بارزانی سەبارەت بە دروستبوونی دەوڵەتی کوردی ڕەخنە لە وتەیەکی تاڵەبانی دەگرێت کە دروستبوونی دەوڵەتی کوردی بە خەونی شاعران ناوبردبوو. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ گۆڤاری گوڵانی وەرگانی پارتی دیموکراتی کوردستان مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بەوەی کە ئامانجی پارتی ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆیە ڕایگەیاندووە لە هەمووی ناخۆشترەوە بوو کە لە ناوخودی کوردستانیش دەوڵەتی کوردستان بە خەون و دوور لە واقع دەزانرا. چەند سەرچاوەیەکی حکومی و ئەمنی لە دووس خورماتوو ڕایانگەیان شەوی ڕابردوو خۆکوژێک لە بازگەی دووس خورماتوو کەرکوو خۆی تەقاندوێتەوە و 4 کەس کوژراون و 6 بریندار بوون. سەرچاوەکان بە ماڵپەڕی ئێنارتیان ڕاگەیاندووە کەسەکە ئۆتۆمبیلێکی پێبووە و خۆی کردووە بە بازگەکەدا و خۆی تەقاندوێتەوە. بەپێی سەرچاوەکان ئاسایشێک و 3 پۆلیس کوژراون و هەروە 4 ئاسایش و پۆلیسێک و مەدەنیەکی تریش بریندار بوون. وەزیری نەوتی عێراقی ئاشکرای کرد لە ئێستادا وڵاتەکەی 2,500,000 بەرمیل نەوتی خاو لە ڕۆژێکدا هەناردە دەکات کە ئەوەش لە ئاستی قەبارەی هەناردەکانی مانگی یابی ڕابردوو نزیکە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی عەبدولکەریم لەعابی ڕایگەیاند عێراق لە ئێستادا 3,250,000 بەرمیل نەوتی خاو لەسەر جەمچێڵگە نەوتیەکانی بەرهەم دەێنێت. تویشی لە کۆتاییە مانگەدا ئاستی بەرهەمهێنانی 175,000 بەرمیلی تر دەچێتە سەر. وەزارەتی دەرەوەی عێراقی تاکیدی کردەوە مانەوەی ئەندامانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵقی ئێرانی لە ناوخاکی عێراقدا کارێکی نەخوازراوە و جێگەی قبولکردن نییە. هۆشیار جێباری ڕاگەیاند کە مانەوەی ئەندامانی ئەو ڕێکخراوە لە کامپەکانی ئەشرەف و حوڕیە جێگەی نیگەرانی حکوومەتی بەغدایە و تیشی تا ئێستا حکوومەت پابەند بووە بە بەڵێنە مرۆیەکانی بۆ پاراستنی ئاسایش و گیانی دانیشتوانی ئەو دوو کەمپە لەگەڵ هەوڵدان بۆ پرۆسەی خێرا جێگیرکردنیان لە وڵاتێکی سێم. سەرۆکی ئەمریکا بەڵێنیدا لێکۆڵینەوە لەسەر پێشنیازە دیبلۆماسیە ڕووسیەکە بکات بۆ داماڵینی چەکی کیمیایی لە سووریا. ئەوکات دوودڵی خۆی پیشاندا لە هەلی سەرکەوتنی پێشنیازەکە. لە وتارێکدا لە کۆشکی سپیە ئاراستەی گەلی ئەمریکای کرد باراک ئۆباما ڕایگەیاند پێشنیازە ڕووسیەکە تا ڕادەیەکی زۆر ئەگەری وەشاندنی گورزی سەربازی دژ بە سووریا کەم کردوێتەوە. وتیشی بەنیازە بەم نزیکانە لەگەڵ ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیادا گفتوگۆ لەبارەی چۆنێتی جێبەجێکردنی بورگەکانی پێشنیازەکەوە بکەن. کورتیای داواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.